کاکە خەمەت نەبی ئەو جارە پارەی باشتری لێ وەردەگرین. بەس ئەمن ئەو جارە زیاترم دەوێ. کاکە خەمەت نەبی ئایدی من. بەخێر بێن. سەلامت. کاکە عەباس چۆنی؟ چاکن کاکە یاقوب باشن وەستانکووە. دانیشن فەرموو. بەخێر بێن. دەستان خۆش بی ئیشەشی چاکتان کرد. بەس ئەو جاری دەمەوێ ئیشەشی باشتریش بکەن. بەسەرچاو. دزانین چم دەوێت لێتان؟ دەمەوێ پیرەمێردێکم لۆ پێیاکەن ئەو جارەی. پیرەمێرد؟ پیرەمێرد لۆ چییە؟ پیرەمێردە لۆ چییە مامۆستا؟ دەمەوێ زیاتر قەنەعەت بە بابی نیشای بینی. پیرەمێرد باشترە لەو شانە. ئەمگۆش قەنەعەتتان پێ هینایە بەس دەمەوێت زیاتر قەنەعەتی پێ بین. ئەوجا محاولە بکەن پیرەمێردەکەم لۆ ببینەوە. یاقوب ئەتو کەس شک دەبەی؟ من وەڵڵای عەباس نازانم. محاولەش دیتمەوە. پیرەمێردەکەیە. ئێوە باشە. تقریبا عندك رفيقشما. سقت پێی هەیە؟ خەمەت نەبی. باش. ملیۆنێکتان دەدەنێ. ئەم گۆشکەی خۆتانە چەندی دەدەنێ و بیدەنێ. مامۆستا وەڵای کەمە. ئەو کردمە 2 ملیۆن. ئەوش لە بەخاترین گۆ چونکی ئیشی باشتان لەمە کردیە. باشە؟ دەهستنە سەرچاو. هەستن فەرموو. ئەمە خواحافیز. ئەمە بەخێر. چشمان ممنو دلت بزای جگری من دستی تو بسروم تو در وفای جگری امان 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 قادر کوی؟ وجه حياتم باشي كاغا بسكو الحمد لله باشي تو والله باش ما تكوي. الحمد لله مايما أري ما بقال أتو لچين داري أم لسبيني ولا تدو دكاري. كاكا أمن وش تيري بيبال هروج اللي لايكم استاو دمي ليلة دمشق لصناعي دمشق لبازارم بريت خيره أتوازوي بينا ورا بابرون يعقوب يشفيتا شبمنا دبرو بس دبي لريش عباس بن شك خيره شرات شيء أتو ورا بتين أفضل ويدا زاني أتو دبي لري قراني تشملو بري باشا إن شاء الله هاي وقن همزة وقن هاي وقن همزة وقن شيك ايوا مالي ما يخشكر هاتنك ايوا جمعتي خشكر هاي هاي صدرم لذن بدر ان شاء الله. لسان شوهر وحالي من علم سوتا يوار لذردي من اي خدا لوار بارر السلام عليكم اخواني باش وسع ما تمهر انا خوشي شلون كاكا وقت قسم مسيني حتى وسطابنا هاتيا راس بروي تشيون دبي توري لقى محقد دبي تشيون توري كاكا توري تشيون دبي اولا بيانو سيامن أميرة جان تقول شين دري ساعاتك من اللي الشحن كرديا نموت ولا أميرة أي بنتي
ئەگەر تۆ سیامەند بی منیش خەجێم. خەجێ ئەوە چییە؟ کورە تو وسێ بینم تو لێرەش وازم لەنانی چت دەوێت لۆ بەتەم بەجێشتیا وەستا من کەوتوی؟ وس سەنەکەی وەستا چیە چت دەوێت؟ ئەزانی ئەمە کێیە؟ کورەوە دەژیرانی منەوە کورەوە دایکمە وەستا من چ دەبینمەوە دەبی ئەوە ڕاز دەکاتن ڕاستەکە بەڵێ دایکە کوڕم ئەیدە من چوزانم ئەوە کێیە؟ وەستا سەباحی مەطعەمە کەڕەتێ لەو بردم بۆ ئەوێ تا بزانم من چوزانم ئەوە بەس کوڕم گرنگەوەیە تۆ بۆ دەرکە و کە من بە دوای کێشەی تۆ نیشاوە نیم دایکە خۆزگە بتکردای ئەمە زۆر لەوە خراپترە تۆ قسە نەکەی بس کا قسەم کردیا بڕۆ بانگی وەری ئەمرت کە من لەگەڵ تۆ هیچ قسەیەک ناکەم لەگەڵ وەری ئەمر تا قساکەم کوڕم من چوزانم ئەوە دەچت وەلی ئەمرت کێ ئەو بێنە من لەگەڵەوە قساکەم تۆ تەپام تۆ ڕاوستە تێت بگەێنم ئەوە خۆشەویستمە ینی بەدڵەکی پاک یەک دیما خۆش دەوێت بەداخەوە بە تۆستا بەداخەوە کاکە تۆ ڕاوست ڕاو تەپا هەمووش تەپام نییە ڕۆمیۆ جۆلێت کورە شیرن و پەرات خۆ جۆلێ بۆ لەوانە ئەو ناوی لە منە سیامەند ئەمیش ناوم لەنە خەجێ کە بزانە عەشقیمە چەند پاکە یەک تکام لێت ئێوەستا ئێدەی فەرموو لە دایکم دوورکەرەوە وەرە ئاتو وەرە وەرە بێعەقڵە صباح فشلتنا كنا نابي فشل بينم بخداي نية بردوام دبم بو بيشوا حتى او عشقي بدز نجينم وازناينم بس دار قرمة وقرمة بحسار بيتوا بقوم تفاهم يعني قدكم خوا كريمة او ايش خيري بخوا بيتي ديني لا حول ولا قوة إلا بالله كاكا تلو رازي نابي والله باردك وتناوروني ولا كاكا والله عباس أم لا شيء ترسم کاکە لە چ دەترسێ والله هیچ لە گۆڕێنیە بەخوای ولا برام بخوا دەترسم ئەمن قادر قۆریاتم پێ دەرێن دەترسم تووشی مشکلێکی بووم ئەمە ناوبانگم دەرکردێن ناو عالەمێ ئەتوو مەترسێ کاکە پارە دۆسیان دەکەین 500,000 پارە لۆ دەکەینە 500,000 500,000 ڕاستەوە ڕاستە وعدی پیاوە وعد هۆ خەمن نەبی يلا مش موافقم لسوي بس باشا عباس مزفر بيتيرا او خرابيك كوباور بمدكا والله راسك ئەدی چ بکەین ها کاکە دیتمەوە وەستان بەڕێ دەکەم ئێ ئەو کاتی مزەفەر هات تێرکانە هەر بە ئاشکرا لە کن جیهازەکەی قسەیەکە دەکەین زۆر باش اوج دبي او جا من دروم ايش ما لو تكاني ساعاتك مبيدسي ديمو باشا طبعا باشا كاكا من دروم ودروم يك ساعات مبيدسي باشە خەمە نەبێ بڕۆ کەس نەتبینی لێماندا ئارێ والله 2 مليون 2 مليون واي جان لي دوا عاشقسن أبلا أميرة عاشقسن بس كاك سعدي عيبة. أميرة عاشقسن بەسە ئیتت سعدی باشە پێم بڵێنیەوە وازانی کێشەکەی نێوان تۆ نیشان من بووم بۆ منو خیانەتکارم كل والله خيانة كان أول زانيتي أو عاشق كان کاک سعدی بالي من تایسە ڕێزم لێ گردووی حساب راگەورەی خۆم بۆ کردووە أنتو تشي گەورەیە ماڵم ولا تفشكري ومالي کاک سعدی ئەوە دایکی من تعالي تو خصي منها وني كاكا حكيت شو بكاتوا لەگەڵ کێ لەگەڵ وەستاکەی خۆم ولا باشتري وسطاي مەطعەمی بۆ دانانم کاک سعدی خوشتري تشريبي لدني باشتري برياني لدني ئەرێ باشە من سوزانەوە خاوەنکاری تۆیە ئەگە بیزانی بەعیش وازی دەهێنا ئەگەر بزانێ وازمە هێنا یەکسەر کول ئەبڵای میرە پیرۆزە سعدی هەمووی خەتای تۆیە چەند جار وتمان بمان بە بۆ ئەو مەطعەمە بە ئەویشمانە ناسی لەو کاتێ مش وازمە هێنا تەواو ئاخر بڕیاری خۆم ها ئای دایکم ناخۆی کاک سعدی چ دەکەن ها کاک سعدی حاڵەتی نەفسیم تاو نییە ئەم مەوزوعە کاتێک هەلە بێ یان پەیوەندی من و نیشا ئاشتە بینەوە بۆ یەکە بین ئەو کاتە کێشەم نییە قیر و سیا لەگەڵ کاک سەباح هەزاوات بکەن پەیوەندی ئێمە یەک نەگرێتەوە دوو پێت لە ماڵە ناچێتە دەرەوە وەڵڵاهی تۆ هەرگیز ئەوە منە ڕۆم یەک تەلەفۆنم بۆ نایە لە ئێوەوە ولا بڕۆ فشەکان بەسە سعدی قورسە دەینا هەستی خۆش بێت گوێ بگرن لیمۆ گیان نیوەڕۆ چیمانەیە وەڵا بریانی لێناوە کاکە دوو قاپم بۆ دانا تەلەفۆن نەکەنەوە ئەو تاڵم نامەوە مەرجەکانیەتی وازی بەتەمای ئەوەی بێ کچە شووی بکەوە بابا
با پیاوەکی پیاوانە لە ماڵی گۆژە بێ ئەو کاتی ئەم نشی حتەکەم ئەدی سعدی وەچی قسانێکی کاکە شتێکتان پێ بریم نییە لە بۆ زەوازەکەی توش ئەمن مەسارفی دەکەم وەستال سەبا وەڵڵای نییە شەیتانیشیان زەوق جوان سعدی ئەو تەلەفۆنی تۆیە؟ ئیمن وەڵام حامیەکەیە ئەلو باش کاک سعدی سەلامەت بیاڕەبی بەیانی کۆتایی دادگای کاک مەجیدە دەبێت ئامادە بیت کاکە ئێستا تەلەفۆن و حامیەکەم دەکەم باشە جانە خۆحافیز وەڵە چی سعدی؟ کاکە ئەوە سبینی کۆتا جەلسەی ئەو مەجیدەیە ئەو مەجیدەیە کە دەفتەرەکەی لێ خوارد دینارم لە وەردەگرنەوە با تەلەفۆنەشی لە بۆ یەحیام حامی بکەم کاکە یەحیا چۆنی برالا سبینی کۆتا جەلسەیە گوتم ئامادە بی تەلەفۆنە لۆ کردی ئەدۆ کاکە و کابرا لۆ تەلەفۆنۆ من دەکات مادەمە توی ئاگدار کردەوە باشە جانە باشە خواافیز تەوا دلم خۆش دەبیەوە پارێژ وەردەگرمەوە دەبینیە یەک حەفلەت لۆ بکەم بۆ تەمەنی دەبی دەنگ بداتەوە برێن حەفلەی ئەبڵ ئەمیرەی تاکە لەو شارەی هەرێ کاکە گۆرە من مەختە بێشکم تێکچێ ئەتۆش باب بیری لەخەوە بەڵێ ئەمیش بابتم لە خەوێ دیت وتی کچەکەی نەداتە بێژن باشە تۆ باب مەناسیت نایاسم من باوکم نەدیوە گورە سوبحان الله ئەمە چییەم خەوە کورە کاک مزەفەر بابی تو وەلی بوو وەلی ئەوە چی ڕۆدا لەکوێ دەریە مەجید دەدەست مەجیدە کلاوچی مەجید چ عیبت بوو لە بۆ ماری دنیای وا لە خۆ کرد مەجید ئەرێ کاکە بۆ وازم لێ نەهێنی تۆ چیت دەوێت لە من پارەکەم هەمی وەگرتەوە بەڵام قڕت بەسەری مەجید بە حیاتێت و بەرناوی هەر لە سوزێ دەڕزێەوە نەدەزای ڕۆژیشەوە قانون ئیشی خۆی دەکە و لە زۆرێ دەکە ها ناو لە خۆ نابدر شاد بۆ قسانە هاتی بۆێرە پارەی خۆ دۆر کردو تۆ کاکە چیت لە بنەوێت تۆ بۆچی لەوە مەجید کلاوچی مەجید دەدەست مەجید کلاوچی مەجید دەدەست مەجید کلاوچی لیمۆ گیان گیاندایە کچەکەم ئەمێ تۆزە قسە و لەگەڵا بکەم فەرمودایەکیان قسە بکە کچم خۆت دەزانی ئەمە دنیاە و سنەتی حیاتە و خوانێ بڕێ ئێوەم پێگەیانووە و لە هیچتان کەم نییە و هەموو شتێک باشەوە تۆ ژیانی خۆ پێکێناوە کاکیشە گەورە بووە و ئەڵەم با منیش بڕۆم بەلای ژیانی خۆمەوە دایەگیان ئەی بە حەیامانەچێ تۆ بۆ تەمەنەوە چۆن لەبێ شوو بکەیتەوە ئەری کچم حیای چی ئەمە خوا دایناوە قابی لە خۆ من و تۆ دروستمان کردووە دایەگیان وا منیش ڕازی بووم ئەی کاکەم چۆن ڕازیەکەی ئەی قسەی لەگەڵا بکە اینجا سعدی ڕازیە سعدی هەر زۆر شتەکەشی پێخۆشە حتا وتی مەساریفی شێخەمە سەر خۆم بەس کچم ئێستا ماوەیەکە نازانم بێدەنگە و خۆی دوورە خاتەوە و نازانم وڵی ئیشی خێر هەتا زوو بکرێ باشترە یعنی ئێستا تۆ من قسە لەگەڵ سعدیا بکەم بۆی کە ئەویش قسە بکە لەگەڵ پێژەنەوە تشتەکەم بۆ بسازێنن ئیدە خۆتان حەلیکەن کچم باشە دایەگیان بەسەر چاو ئەوە سعدی هاتەوە دایکە باشگەڕە منە ڕۆمەچمە ئەو دیوە خۆمە شارمەوە تۆ قسەی لەگەڵا خەمە نەبێ ڕازیەکەم تۆ بڕۆ چی خۆم لە دەورێگەڕێ ڕازیەکەم بۆ ئەوڵ ئەمیرا ئەوە چێوە دەچین ئیش بێ چۆن بەمەخەکە من سعدی گیان بەڵێ بەخێر بیتەوە سەلامەت بیا ڕەبی بەخێر بیتەوە وەرە دانیشە لیمۆ کوی باش سەحەتت کووە ئەحواڵت کووە سعدی گوێ بگرە کچێت ڕاوەستە ڕاح باو خەبەرت دەمی ئەو ڕۆ مارە دەکرێ شیرن لە دەهامی مارە دەکرێ وای دری چ خۆشە وای دری چ خۆشە دام فەقیرەی ئاخری باواتەکە خۆی گەیشت ئەوە چیاڵی ژنی سێمێنی ئەوە نەدڵە خۆشە لۆ بابە لۆ کوڕە خەزوورمە پیاوەکی پیاوانێ دەهام
باشە سعدی واز لەوانە بێنە چێ شتەکەت پێێت و لوا دەرتەنجی وڵی سعدی زۆر بێتاقەتم بەجددی ئەو مۆزۆ ئەی دایکم زۆر بێتاقەتی کردوم سعدی گیان حەیامان نەچێت لە عیلەکەیە دایکم چۆن ئەبێ شوو بکاتەوە من هێشتا مناڵەکەم لە دایک نەبووە توخوا عیب نییە و مناڵە لە دایک بە بڵێنێنکەم شووی کردوتەوە والله هەتا ئێستا فکرم لەوەی نەکردبووە هێندایکەیتەوە بابا من بۆ وەستا سەباحێ من کفتم بەویدایە خاکە چەند عیبە منداڵمان لە دایک ببێتە نییە بە ئەمیرێ بێت ئەتو بێدا پیرە شوت کردیەوە ئەدی حیا خەسوی سعدی بچی ئەدی کاکە عالەم دەمان ناسی تەواو ڕازی نەی تەواو بەشمان تەبمەوە ئەدی تەواو باشە سعدی وعد بە کە قسە و لەگەڵ دایکمان کرد ئەویش پەشیمانکەیتەوە تەواو خۆتە زانی نە من نەکاکەم ڕازی نی لەسەر مۆزۆ تەواو لەو ژووری دەگە سەبر کە ئەتو ئەچەند مانگیەکەم بۆ باشە ئەی هەزار ڕەحمەت لێبی مەحێدین ئەی هەزار ڕەحمەت لێبی مەحێدین بەڕاستی کابراایکی پتە نەبووی ئەگەر پتە بای ئەتەوە ژنەی نایتن ها لە پاشە تو شوو بکاتەوە هەی بێوەفا کورە نانم ئەمش هەندە شەریف نیمە ئەگەر شەریف مامانە ژنم بەسەر هەناری نەدەهینە دەوەرە ئەبڵا یاخۆ بەخێربیەوە یاخۆ بەخێربیەوە چیۆ ژۆرەی دیاربوونیە هەندێک ئیش و کارت دەبوو ئیشی خۆ تەلەفۆن و مەلەفۆنت هەبوو ها نائیتر تۆش کاکە جێبتەوە ئەبڵا لە چاوی خۆم زیاتر ئەتو خۆش دەوێت ئەتو خەسوەچی نییە بەڕاستی ڕێک و پێچی بەڕاستی هەتا ئێستاکە مشکلە لۆمە دروست نەکردیە خۆی تۆبە یعنی بەڕاستی بێ مشکلێ ئارێ وەڵا ئەزە مەوزعەکە هەیە دەمەوێت پێت بریم سەبارەت بە مێرکردنەکەت لە بیریکە بۆ سەر هەڵ بڕە و خوای ببینە بەو تەمەنەتەوە کچە تو دەبێت داپی کچە خەڵک چمان پێبرین ئەرێ سعدی تەمەنی منتان بۆ کردو بە مشکیلە و بە کێشە ئەسڵەن تەمەن هەربوونی نییە حکوڕە کوبوونی نییە والله هەر لەبەرەو بۆ تۆکس و فیلەرە نەبینی ئێستا کەشو دەبی پیرێش دیاخی زەمان مهمەوەیە لێ بێت تەواو تێگەیشتی ئێستا تۆ بۆچی ئەمە خەریکە فەشەل پێێنی ئەی تۆ نەوە هەموو شتێکە عیدی من بێ بخرە قەیدی نییە من لەبە وەستا سەباحی وەم دەگوت بەس ئێستا کە هات بەسە قەناعەت بەڕاستی ئەوی شێت تو نابی ببی ئەخە چۆشتی وە ئەبێ والله کەیفی خۆتە کەیفی خۆتە ئەو زەبا پێت بدیم ئەوڕۆ ئیشم گەلک زۆرە دەهام ژنی دێنی حەفلەمانە و شیرینی لێمانە دەکەین تەلەفۆن و مەلەفۆن لە بۆ مۆزعی لۆم نەکەنەوە باشە ئەوە بە لیمۆشم گوتیە دەی خوا عافیز ئاوا زۆر باشە لیمۆ دایکە ئاوەرە چی بۆ دایکە بۆ هاوارەکەی ئەمە چییە تۆ چی پێوت بە سعدی چیم پێوت ئەی تۆ لەم ڕۆ قسەی لەگەڵاکە با ڕازی بێت و خێرا ئەو زەواجە سەر بگرێ ماشەڵڵا لەم ڕازیکردنە ئەمە ئاوا ڕازی و کرد هەی دوو ڕوو بۆ وتی چی سعدی وڵا نەزانم وتی ئێمە مناڵمان لە ڕێ و بۆ تۆ عیبە و تەمەنە هێشتا گوێ بگرە زۆر باشە بەسەر چاو ئەوە من وازدە و مۆزوعێنە و بەردێکی لەسەردانێم خوا بەڕاستە ئەها دوو ڕوویەکە و چۆن دیارەکە پێ و خۆشە ئەزانم کە هەمووی لە بنسەری تۆیە باشە بەسەر چاو ئەو من وازدە مەوزوعی زەواجێنم بەڵام گوێ بگرە و باش بزانە کە من ئەم شەو لە هەنار و سعدی تێکەیەم چی تێکەی منیش ڕێک ئەڕۆم هەموو شتێک کەش بکەم ڕێگەڵم کە تۆ هاوسەرگیری دووەمە کردووە لەگەڵ سعدیە دایکە چۆن شتی وەڵی دایکە السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته خەزرم کوی قص القرد عمرنا من خد زاني نبي تخزرت زاني بأخرى علي خەزرم باسی وزبا كلها وزبا برو أيمن، برو مغزني ها كل ايش تقسم لك انك تشيل راسي بكم استا راسي لك ما تدبروا برو مغزني نيوه ها برو كاكا أولنيا كل كاكا دعني شا كل خطاي والله سعدي خطايتو ما محسن خطاي مني أخذ ما عوابي أتو جيتو أخذ دبي عقاد لي بزاني تشي ودتيو لبي ما قاعد سدا كاولا بيجا كيت سدا كبزانا أو كتيتو عاشقي بوا ايه هذه أنا والله سعدي بري
دڵ وەچی مێشیە لەسەر هەموو شتەشی دەمیش رحمە لە بابەت ئەرێ والله ئەمە چ بکەم ئەدی ئەوە یەکتریا چاویان بە یەکەتە چاوی بەو مەیمونەی کەتیا ئەدی کاکە کاکە لەسەر وعدیەوە هاتمەوە هەفتەکە بەری گوتت هەفتە چکە وەرەوە ڕاست دەکەی چت لە بۆ من کرد مام حسان بەێ بەڕاستی وەکو دوو پیاوی ڕێک و پێ قسەی بکەین ئینشاءڵڵه بەڕاستگۆیی فەرموو ئەمن لە ڕاهی خوایە تو خۆش دەوێ مەمنوت کاکە شتەکەت پێی برێم ئەوە لێش بەڕێم کرد بەڕاستی ئەوانە عایلەکی فاشلە بابشی فاشلە بابشی و مارومداری بەزی هێشتر لێدایێت چتە خاریت ژنی بدەنەوەی کچت بدەیەوەی شتەکەت پێ برێم یەکسەر نییە تەلاقی دەدا خەتەرە ماری پێ بەخێو ناکرێ کاکە و عاشقاتی وەدەزانی زەواز وەدەزانی ئەوەیە بە چاو چاوانەیە ئەو لە ڕای خوات پێ دەرێم ئەم من نامە کەفیلی ئارە وەڵڵا ئەگە ئاتوش کچی خۆتی دەدێ ئەمن کەفیلی نیمە باشە ئەتوو ئەو منداری ئەو فاشلت لولەک نەخۆت دانایە هەنار کاکە هەناری خێزانم گوتی گونا حەبابی چتە خاریت کوڕە خوشک بە بالەکە تو بیتن ئەدی کاچێ من بەباش بەس لە بۆ ژنهینانێ دەست نادا دەست نادا کچی خۆت نەکەی بدێ باسی منیش نەکەی ها باشە باشە ئەوجا باشە بزانە سعدی ئەمن دەچمەوە مارێ چیژی خۆم تەمبێ دەکەم عاقلی دەکەم واز لەو مەیمونەی بینی ئاتوش ئەرێرە ئەو کوڕێ نەسیحەت بکە عاقلی بکە جارە شکەنێتە پێش دەرگەم بە دوو چیژم نەکەوی نەکوم با قورعان دەیکوشم تەواو خەمن نەبێ ئەرێ وەڵڵا کاکەت تەواو مهم نییە کچی خۆتی مەدی و ئەمش تەمبێ دەکەم خەڵاس تەواو ئەوجا من دەڕۆم سەد ساڵ کاکە گوتم چایەکی بخۆ قاوەچی بخۆ مەمنون چاوی بدی ئەو کوڕم لۆ تەمبێ بکە لە هەموو شتێکی باش قوربانتە قوربانتە سەد ساڵ تەواو کاکە بەمە کەفیلی چی یەو جێژوێژەی بابە و سوزانی ژنی بەخێو بکە وەڵڵا شەرمەزارم دەکە کاکە دوایە سبێنی نییە ناو ناتۆرشمانی دروست بکەن نییە برێنەوانە مانگە کچی خەڵکی مارە دەکەن و تەلاقی دەدەن کاچی من بخۆ مشکلم گەلە کە بەنێن و بەتی مەلیکە جێشیە با تەلەفۆن و ڕەسوولی بکەمەوە کاکە ڕەسوول وەستە سعدی باشی وەستە سعدی ئەولا تووڕە بوو خەزورم ناتووڕە بوو کوڕم خەزورت شتیوان نییە خەزورم هاتووڕە بوو ئەوە دووکە پارێک لە پشتیدا بریا بایە لێ بدا ئێلۆستە لۆ کاکە با پێت برێ برێ ئێستا کە مەوزوعەکەیە زۆر بە شوێنەی گوێم لێ بکرا برێ لەو دنیای پڕی کچی جوانە پڕی کچی ڕێکوپێکە خۆ کچەکەی کاگەحسانی کچەکی باشە بەڵام زانی چی گوت کاگەحسان گوتی کاکە ئەمە فکرمان کردەوە لەگە کچەکەی خۆش دیارە دانیشتەوە مناقەشەی کردیە و هەندێک ئەفعالی قۆڕ هەیە هەندێک بێعەقلاتی کردیە گوتی کچی خۆ نادەمە مەلیک شتوە هەیە کوڕم لەگە ساراش قسەی کردیە دیارە تێگەیشتینە گوتیان ئەمە عیلین گویان نەگوتیە کچی خۆ داداتە تەواو ئێلو ئەزە وازیان لێ بینە وازیان لێ بینە و چی کەمە چۆ پێش دەکەی ئێمە سارم دەت بێک نیگە عاشقی بووم ئەشێ دوم لە بۆی کوڕم ئێستا پەشیمان بینەوە ئەتو ئین هەندێک نییە بەس بە زمانی ئاماژە قسەی بکە وچی ئەتو قسەی دەکەی نیە کوڕە مۆزوعەکە تێک دەدەی خۆت کەش و دەکە کە بێعەقلی کوڕم ئێستا پەشیمان بیتەوە وازی لێ بینە تەواو وەستە سعدی ناتوان مازی لێ بینم ناتوانم کوڕم وازی لێ بینە چاوە ناتوان مازی لێ بینم بەخوای کوڕم وازی لێ بینەگەنا تەسلیمی پۆلیست دەکە باشە تەواو وەرە دانیشە وەرە دێ وەرە عەدبیش نەچکەت لۆ دێنم بابە سات کچی ڕێکوپێکەیە باشە ئاگا لە دوکانێبی ئاگا لە دوکانێبی باشە کوڕم دەچمە لای کاکی وای باشە دێ کوڕم دێ تەواو نەچە پێش دەکەیا باشە دێ دێ ئەی عاشقان تذكرتم ولا قايد ولا اخوانا ولا ولا وادر دخول
ولا دەزانێت لەم تا خۆسە قاید کولە وەلا يا الله يا ولا الله قاید لەم گەڵە خۆسە سموها ئەدی ئیستم قایدا ئەوی بەدلە بوو نا بە نسیبم بوو ئەوە بابیسم لازم کردیا قد باور ناكم ولا باول بکە كرة تزين ما لنا كريلة دوشني كرة أولى قانعة أولى عدوية بس أنا ولا جديد أنا أمنا من تنبأ بلقاني أيمان من تنبأ بالعدوية ما لازاني شقسك بيبلا أقعدوا بحدوا بيخون هاول ندي باول بكا كاس هاول لون هذا والله راسك أما من دار مو دقت كوكا ماما ولا دستي واتو أو دم على دوشني تكرر وأنت ألا والله والله إذا أنا زايد يا باو مش نشي خوش بدم أو كرك ولا كرة خارجينا دار جديد كرة بلا قانعة كرة بلا عدوية كل لاوق مال كون بدراوس لا أتودي تساو نفس بده لازاني تقايني سكن بيتا بقول بانت متى سجاد مبايع سجاد أكلمه قربان ده ما فيلوزا صوابة لا خصمة الدامة زوانا ورا مقري لا بيش درجة هردا قري ورا مقري كرة صار لشيء مقري وش صار لشيء ناي صار ناي كرة ناي صار ناي ورا مقري بس مقري داي أتو تسلم من ديوي كاكا ها سلم من ديوي انا ما بحسان يعني نازل في الدماء سيا يعني نازل بالسارم ديت اتلو ساري لا ديم لو يقرا ايه هو ما مساعدي بزاز قوتي ميدي شتو هي قوتي ها ورا بيل اما موعد وانا ابو حفتك بحفتك بو باشي حفتشي قرامه كل ساعدي بزازي قوتم تذكر لبو او كراي قوتي كاك احسان او كرا عقلي ترتروكا فاشله وجريب ايه بخير ناكري ميدي يعني ستستاري نادي من نادمي لا ساركم خوش بدي ساركم قربان تبر لا قصة خرد هسالينا في شكل سارك خوش بدي يفتكم خوش بدي برودري يلا برودري دايكا شيء أولا قال هنعرف ساكت هنا شيء وتم مراقبة ملكي لا شو برتاو دايم مراقبوناكم بس تأكيد بدو تلفون جو هنارك وتم برودر لا شو برتاو دينا تو كاك شوكت براسي امر دڵخۆشم ايه خير ان شاء الله خێرە بێ ئینشاڵڵا نیشا لەخوا بە زیاد بێ ئەم جارە ئەم کوڕی بە تەواوەتی لە مێشکی خۆی دەکرد الحمد لله لخواي بزيادي بي ئەنجاوتم پێی کچم بە چاو سێر مەکە بە عەقڵ سێرکە بە عەقڵ تواوا لەخوا بە زیاد بێ بە گوێمی کردووە و ئێسا زۆر باش بووە جاوتی باوە ئەم جا من لە قسەی تۆ دەرناچم تۆ چیەڵەی بڕیارێکتدا من ئامادەم زۆر باش جا بۆی هاتم بۆ لای تۆ کاک شەوکەت تۆ دۆستی خۆمی بەڕاستی ئەمەوەیە کەسێکی ناوداری ئەم شارم بۆ بدۆزیتەوە باشکم نیشەی بدەمێ بەخوا منیش ماندوو بووم تەواو هەیە ئینسانی چاکەیە ئینسانی بەڕێزەیە ئینسانی محتەڕەم هەیە زۆریشە ئێ کوڕە ڕەحمەت لێبێ بۆ قسە ناکەی هەیە خزمتە براتە دۆستە دەنکە ئینسانی چاکەیە ئینسانی بەڕێز هەیە چێە لە ڕووم نایە کاکە بۆ لە ڕوودایە بیلێ خۆم خۆت ئێوەڵڵا کاک شەوکەت لە تۆ باشتر هەر نادۆزمەوە هەیە نییە ڕەحمەت باوکت بۆ دەمێکە قسە ناکەی وەڵڵاهی شەرمم دەکرد کوڕە کاکە ئەم شتانە شەرمی ناوێ اینجا بەڕاستی من لە تۆ باشتر کوا دۆزمەوە ئەگەر ڕازیش بوو هەرچی زێڕەشی دەستی لەسەدانە لۆی دەکڕم سیارەشی لۆ دەکڕم
خانیەکی شیلۆ دەکڕم هەر بە ناویشی دەکەم. ئێخوا لەمە باشتر هەر نابێ. اینجا کە ئێمە لێرا بێ بزانی نیشە چێڵێ ئەو ڕازی بوو منیش ڕازی. ئێدە خەبەرێکی بدەین. دەبا تەلەفۆنێکی بۆ بۆی بکەم. باش. ئەلو باشی سپاس ئاروەڵاوا لە ئۆفیسەکەی کاک شەوکەتم. بەڵێ بەڵێ خۆشی دەبێ زۆر باشە دەوەرە چاوەڕێتەکەم. باشە گیان باشە باش دێ وا دەیسێ زۆر چاکە. کورە کاکە گیان تۆ بۆ دەمێکە قسە ناکێ کاک شەوکەت بە تۆ باشتر هەر نادۆزمەوە بەخوا. شەرمم دەکەی. پیاوی ناو پیاوان کاک مزەفەر ڕێز لێ برای گەورەی ئەمە برای یەکی. ئاواز ئاواز فەرموو کاکە. چۆنی کاکە باشی؟ باشی برای من. ئێستام دەڵێم ئاوازم لەو بانکە. لێرە نییە. چێ بەلایستە تو؟ بابی عەمری خوا کردی. شتۆ مەریوان داشتی نەخۆشە. ئەتۆ بەلایستە باید مردیا؟ لێوڵە بابی مردیە. خوا بەلایستی تا سۆبەت دەکەی. لێوڵە بابی مردیە. ئێ باشە کاچی قۆم مالەوەدان ئێدلۆ خەبەرێکی منتان نەدا. بابا چێ خەبەری تو بدەم لاکۆ تەماشای. کورە کو کاکە کۆ من عەشقیویمە. خۆ سەویستیویمە دەبای خەبەرێکی منتان دابای کاکە. ناتی دەناسی نەعەشقیویشی خەبەرێکی لە یعنی- سەردەمەتی ناناسی. ئیسیمالەوەدان چاوەکەم ئەمن عەشقیویمە خۆ سەویستیویمە بەس پێم بڵێ کاچی دێتەوە. گوتی یەکجاری نایەمەوە چی تۆ مەریوان داچی نەخۆشە. یەکجاری نایەتەوە؟ یەکجاری نایەتەوە. کولە کاکە بە قوربانت بم هەر زمانە تەلەفۆنەکە بدێ. لاکۆ تەماشای. زمانە تەلەفۆنیشت نییە؟ نییە هیچ نابی. ئاواز ئەی کوڕت بەسەری هەدار ئەی هەشت بەسەری هەدار وەرە تەبارە بچین و قسوور سارە هەموو کوردستان عێراق گەڕێ کەسی بەدر نەبوو ئاواز تەنها تو بەدر بووە تو شێم ڕۆیشتی نایەوە ئاواز جەبە قوربان بەمگەڕێوە ئاواز بگەڕێوە ئاواز بگەڕێوە کچم شتەکانت کۆ کردەوە؟ خوا باوکەیان یەک جاری تر بیر لەو بڕیارۆ بکەرەوە شاری خۆشەویستەکەم شاری عشقەکەم هەموو یادگاری مناڵی منە بێژەم چی بکەم خوا باوکەیان لێ تەپاڕم یەک جاری تر بیری لێ بکەرەوە کچم بڕیارم داوە خۆ من لەبەر بێژەنەم شارە بەجێ نایڵم لە ئێستادا کەرکووک پێویستی بە ئێمەیە ئەچینە و شاری باو باپیرانمان تۆ شتەکانی کۆکەرەوە با دوانەکەوین خوا باوکە یەک جاری تر تکاو لە یەکەم بیر لەو بریارە بکەرەوە کچم تەواو مەکۆ تا بریارە شتەکانت کۆکەرەوە ئەچینە شاری حاجی مەعروفی بابم خوا باوکە با نەڕۆی کۆی کەرەوە بێژە کوی بابە ئەوە چێ کورە دەدانیشە دانجە چێوە دەڕۆی چ بۆ لۆ دیسان زەود نییە لە قسەی بکە لۆ زەود نییە
پێم وتی وەلی ئەمرت بێنە ئینجا قساکەم. كنا كاكا ولي امريكا من ام اللي حبطوا بابا امري خواي كديا اول امريكا بخون ولي امري خوم كاكي من كنا معانا تردكم عن هيك كنا عشق والله عشق اولا نازاني تو بخون عاشق او تي زين ابوي دخسيبك سەباح کاک سەباح هەرچیەک بێ بەس ئیلا دایکم یعنی دایکم. اذا تاني وازدوك سيبيني لا ويا لا مش كاكا والله نعطي واسي بيبيني كنا والله دواك ابو خوي نمزاني داكتا والله نمزاني داكتا مش سؤال کاک سەباح نابێنا من چی جوابی خەڵک بدەمەوە. يقول لك هكا جنها حدا يميدك فيها هو كره هذا بيجيني بينك يعني لو ذاك تزاحل تخوها برا لك ها ايه کاک سەباح. انا نابي بابا عاي بمشي تخوها منها ها کاکە گیان نابێ ناتوو بۆواز نانی. كاتشي من خۆم هەزار مشکی لەمەیە نیشا لەلایەک خەو لەلایەک ئەو نازانم هەزار مەشاکل لەلایەک دایکم لەلایەک تۆ لەلایەک دەبەسە. إذا تناتي مشكلة له حل كم گورە حەل نابێ ناچوم شکاتشم کرد کاکە. دك أو كابا كيد بين بشان بقى بزرم نكيد بمزانیایەکی خۆم بزرمەکرد تۆم بۆ چییە؟ إيه كاتشي من الدنيا دز هكسة شدانة أمر له دين باشا حمش تقدر عادي منه باشا نامێ من یان نیشا یان بۆ ژێرگڵ. إيه أيش دو دينم كاكا بخون محاولة لكم بخون له دست مداخوازي باشا لو تبيك دينم تساوكم بڕە سەری شەکەت کاک سەباح. وازم لێ بێنە کاکە وازم لێ بێنە دەواز لە ژیانم بێنە دەواز لە ژیانم بێنە کاکە. كنت توزعنا وخزولي أقول يستاهو هايا بس ما يجوز بابا تخزون بقرا سوالي من المدبتة نیشە گیان شتەکان کۆ کردەوە؟ باێک دەقاچتە دەرەوە بۆ؟ دەچۆ بڕۆ دەرەوە باشە چاوەڕێتەکەم دوانەکەوی چۆنی بێژم ئەمە کۆتا پۆلیسی منە بۆ تۆ هیچ لێرە جێڵی ئەگەڕێنەوە بۆ کەرکووک نیشا ئەڕوا وەساگیان بزە دێمەوە هەچ برە شاگەی سەم لە وەستاش ناکە همش شيء بجوابتي كاكا او بريشكا سفريك كاكا زايدان يسدي دباتر السلام عليكم. شيلين جان. ما شاء الله. سبحان الله. ما شاء الله بوك كمان تنزوان ده داورة باشا بس بهم بالله لو روجا قدين قيداها خوش كيتو بوتي زكي سوري لبركة أمكم يا أمو كافة شيلين جام سوال شيلين خم يعني ما كم ستة بركات سبنا كيف خطأ استكان ده تبي دل رنج زكا كايم قول أجنها مش تكتب ده برو برو رام وسط
ها برام چ بوو؟ هیچ نەبووە هیچ نەبووە بەس قسەکەمان بۆ حەسن و پێ برێم لە ماڵەوە خەریک و پێ برێم بەس لە درم گرام گوت با پێتێک نەچکرد چ بوو کاکە جان بێڵێ؟ هێز چ سۆرتێ لێ هەنار خۆ بە تۆ بزی نییە ئەو چیەوە لە کەنجینەوە جلی سوور لە من نایە لە مارەوە دانا و پێ برێم بەس گوتم بادری ئازەبی ئەو ڕۆژەکە با خۆش بڕواتم ها یا ئەوەی گوت ها؟ چ علاقە بێ باوە برێت ینی بووکە مافی خۆی لە هەموو جوات دەردەچتن واللهی با پێت برێم کاکە وەڵا سعدی بۆ ئەو ڕۆژەی کرد و لەبەری ناکەمەوە چالاکەم بە سعدی هەیە ینی ئەو پیادۆ بکرێ ئەمە تاوانەکەی بدەم بەڵێ لە بۆ ئەو ڕۆژە بۆی کرد یانی ئێستا لەبەر ناکەوە نەخێر هیچ نا هاوار والله باب لە خەفەت هێت و مرد ئەمش دەگوشی ئەوە شیرین جا بۆ قوربان دەبوو لەبەر ناکەمەوە چ بکەم خۆشکمە دەزان عینادە ئەو زانێ قۆڕکەیان چییە قبول ناکەم ئێتو جوانتە کاتولەوی جوانترە ڕاستە هەر سۆر بەس ئێتو جوانترە و ئەنیخترە دە باشە دێ ئێستا کات دەکەین چی بۆ دەکەی قبولکە سەفەرێکی ئەمبانێک پێ دەکەم وەکو جارەکانی پێشوو هیچت بۆ نەدەکردم ئێستا کارژە کۆکاتی لێ نەیە بڕواک ئەو جارێ سەفەر پێ دەکەم فریە تەوا بەس ڕازی بە ئەخە ڕازی بووم بەس نەکەی هەرچ بکە حەفۆتە تەواو ڕازی شیرین گیان ئەو پێت ناخۆشە سوورم لەبەرە؟ ناوەڵا زۆر احتیاطیە بەس گوتم بۆ هەردووکمان سوورم بە هەندێکی جیاوازی تێدا بێ دە خوشکم دەخەی نایی من مادەم خوشکیم باوەکو یەکیش سوور بێ کێشەی واز لەو قسانە بین باشە ئەوە لێ تێک مەدەن ئەمە دەڕۆ دەسمح لاکی باشە ئەم چیویست دەکە باشە کاکە جان خە من نەبێ بڕۆمتەوە بڕۆ چاوەی گۆرە بپارم ئەوە توش بەستە باگی دەکەم بابێ جانەکەم وەرە پرچێ و گورە سۆرەشمان بۆ چاکە دەدانیشە جان دانیش نیشا ئەوە دیسان بۆ هەناریەکەیت؟ وتم لا چۆ دەی بڕۆ خاتونیان دەڵێم ئەگە قژی ئەوە تەواو بۆ قژی منیش چاکە تۆزێک پێم وت ماشەڵڵا خوشکم چەند جوان بووی ئەوە بە ڕوخسەتانە تەلەفۆن جواب دەدەم دێمەوە باشە؟ تەلەفۆنی بۆ کورتووە بەشکم بڕوا لێرە نەمێنێ مرتاح دەبم چی نەحشم شتێکی وچی من ئێستاکانی دێنی ما بڵە بڵە هەربم کە بووکە ئەلو ئەمن دەڕۆمەوە ماڵێ باشە؟ تۆزێک کێشە ڕوویدا بەبێ من پێیان ناکرێت دەچمەوە ئیشانە دەکەم بەدەهام دەڵم بێتە دوور باشە ئەگەداری خۆت بێ خدا دەزانی سەن چ کەتێکی لەبەر سەریە
السلام عليكم. مالك هو تو چیەکەی لێرە؟ مام سعدين وكاسكار. سعدی چی و تۆ تەواوی ئەی سعدی لە شەکرا خواردنەوەکەی خاڵە نییە؟ إما دم بلهنار وكاسكار. هەنار کێیە؟ هنار جنية كمي وسط سعدية. ئەوە تۆ تەواوی بەخوا تەلەفۆنەکەم بۆ سعدی بێ و یەک چینەتی هەڵبا لێرەیە. والله بيبري تلفون لو شلو سعدي بكا تلفون لو بابي بكا تلفون لو بابيش بكا. ئەو دەمە زۆر درێژ بووە ئاسانیت؟ بله بس بيش لو تلفون لو بكي أما سبرايز كانوا تيا. سپرایزی چی؟ سبرايز كانوا يا. فرمو. نازم مهمه بروين تانا ما نكوجي چینە ماڵی مامە ئاکۆ؟ ماما ئاکۆشی لە پێڵان پێ لە پارە لە مۆبایل نیت چی بکەین تاکسی 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 تنجيلي هنا تنصالة بتباوة هاكرو لا سوري تاكسي من نوشتن. السودان دي بابا سيس سيس. دي كرم دي أطلق. مربا بابا شو لسه؟ بخون دزانة توعد شو ده شو ده کاکە ئەو کاتە تا باش کاکە خێزانەکەم بزر بووە گوتم ئەگەر خەبەر و باسێکتان زانی ئەمە سعدیمە سعدی بەێ 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 خێزانەکەم ناوی هەنارە بڵێ 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 ئێستا ناوی سیانی لە بۆ دەنێرم باشە با قوربانتان بوو خدا حافظ خدا حافظ سعدی خەچ تێمەگەینەوە وەرە کاکە مشکلە لەوە گەورە کرد لۆ پۆلیسە تێگەیات ئەوسە چاوەکەم ئەی هەوار دەهەمدە تەلەفۆنی لۆ بکەم دێم سەد جار جواب نادا بینە کاکە مشکلەکان لەوە گەورە کرد بینە ڕقەمەکەم جوابی بۆ دادا تەلەفۆن لێ دەکەم خۆ گوناه نییە هاوار تێناگەینە ئێستا میوان بێتن ئەمن چ بکەمەیە ئەو ناوی سیانیم لۆ ناردن بەێ کاک سعدی چ بووە شتەکەی دەبی پێ بریێم خەبەری هەناری هەیە نانا ئەگەم مەلا هات پێ برێ برێ ئەوەلی ئەمری شیرینە ڕائید شتە کورە تو عقل دێ تێبچووی نێرە دێزای داخوا گوتم داخوا خەبەری هەناری هینایە زار مشکلەمان هەیە وای زۆر شکر ئەو هەمە کەرە چ بوو دروست کرد عەلەیکم السلام ورحمة الله وبركاته بخير بك ما يوسف بخير بك فرمو داشا يا اخوة بخير بك دهم بابا والصبر ميوانا كان دين وار شو تعال بركاك دهم برو أميرة ما برو أقول لي باشا بابا كاك سعدي اشتكى عكس بيتو مالي بوتشيني لقى مالي زاوي داعي برو كاك نقول رواية برو ولا بابا قصي زياد نكيوت يا اخوة بخير بك كاك يوسف دري موشي دهاتي هنار لري نديد لا والله نيديت يا شيري خوش تسمي بقت
دیتی تدەو مەوزوعات دروست بوو ولك نما حيا وأمرو نما بس بخو مشكم طول هلا يا وش هلا أنا ابني كشت عند روداي وسياتي بار من ده هاجي تسكم ساعة بس نمي تلفون زودك تلفوني ده دهم بس تساوى كم دهم هل يستبرو نوجنا شيرين لباباكا سعدي وقسيها أو كلاف وش من نوجنا بخور برو سعدي ولا بابا بس نوجنا حيام ده تشتري كوبا مدري باش الشيرين نيجو تشوت سكاك يا ور أنا ولا لا خالد ببرصا لا دادا الشيريني ببرصا دادا الشيريني عمل استاجني هزدك دادا الشيريني كتنا تشكرديا تاو يمونا تاو برو زايتش دكيدة تينا وجنانيا بري دادا الشيرين ما مساعدي باقي دكا دبرو دي بابا ديك خصمك هاك سيدك ولا من عم قلت لك تشيخ سيدك عطل يقرب مع برو هيدا زاكر يا أخت وين أيوة ساعتي بس ساعتي مش كنت أحكي ساعتي والله ما صار دام دبل شيء أنا بكى ما هوان شيء ده توان أنا بابا ولا شيء ما سبيش السمخوة بابا تسامح أنا ليقول شو نسيم شو تلفون يوكسي متراوز بخويا من اللي صاروا لك ابوينا دارش من كتب برا قشيو هنارش ساعة كتي تاولي دك بهالات تشدر عادي وجرب تمشي ميدت ما مالي تلفون جابنا دهم تو او بيج بينك كتم بروابك راستا ساعتي دستكيدي وزوازي وتيت بدات اللي نقري اتو شيرم بيكتري بقى ساعتي يودا سيدا برم شيوا ولا مش دو دستي دقر بس دياري يا ديار يا تجواب تجواب روجك من روجك الخويا بطل دزانه زبط زابنا داتو اي زابنا انا ريت مش بس اوروجي باشا معقوله وغرب كاتب كش قومه صايب فعليك سعدي حاله من ما بمندري انا بس بقريب تحول من بعد السعدي ده بيعمل تسبكين استا بزعلي تسبكين ايش تبرين ورش خاص ده كينوا حمو ما سرقوا مالنا ودادني بارك وين ميني رێباران هەموو چ بووە سۆراخی پلێناکتان نەزانی وەرە سۆراخی چۆ حاڵی چ توزانم لە چێن دەریا ماما بەخێرێ بەخێر بن سەر دوو چاو سەر دوو چاو بەخێر بن السلام عليكم. السلام ورحمة الله. السلام ورحمة الله وبركاته بخير. السلام عليكم. يا الله. السلام بخير. داش ما يمسك داش. أوزل أمانة أزارتي بس. هر دقة قصتي خوشي هر قصتي بندق بو زانا ناتالي خصيبك. أو وقتك أو كالوك كسلينيا. ديني استاديني واه ديني واه. ما قارمان وكان خيري. بعض خيري مخ. قول لسه خيري ويلي عاد. بعض خيري مخ. أتو خيري خوتان بقسمت بي. كا. شدوي ما قارمان. أمليرة ما. أديشن مالك اللي كاملة كات. قولي لي دانشن أمن استاديمو هذا ما زي سيبي وتشو باشتا تشو موضوع شتك هي دوها بخوت الصاني أو خدي كرم أو تشان أنا دي مشكل أيان تكوني هم دافر والله بابا مش لقيت وقت يوم ناقم لموضوع حنين لازم تقوم دنك تقولنا خوش تبي دنك بس ودك مشتكك بس برودي دي برودي واحد اللي داك كل كاكا ولا تشدري نقول كاكا وخصمك صارت لوبا زي ايش قهرماناتي والله بيان دي تيبقى لو دنيا خراب ونيا قلت استكن ليه ده بقى روي ناس شو بتي كاكا شو ما بيبزاني هنا هذا شيء مشكلة ما هي يخشك ما تقري حتى يخشك ما تقري تسكر فقير تسكر كاكا عيب من وين مرة قلت يا كاكا راوس يلا كاكا زينتي عمل
ئەو کە میوانەتی شت جوواڵ دێ و تعجیل دەکەی بەس لەبەر میوانە عیبە نییە من دەهام لێرە دەبی کاکە زای چ دەکەن ئەتو دەچێت تەواوی ڕۆژاوا دەچێت تەواوی ڕۆژهەڵات بزانم سۆراقی هەنایی نازانم کاک سعدی ئەمە حەقڵی خوشکمانە چ بکەین لە خەستەخانەی ڕۆژهەڵات و ڕۆژاوا دەبڕۆ بە قوربان دەبڕۆ سادی تاکیش بگوێ الحكم لله ولا برو ولا برو ولا برو قوربان برو سعدی باش تنزل منه وەکە سعدی ليش شفتك بدا وزماكن اواد خوا ها او يسرق خجلك او يا شيرين انا استاذ صاحبتي لي هاد شيرين جاب الدهامم شيرين هنان اي هوار وتروشك هوا هاي سعدي خادم زيلي خلصنا بسعدي لا تشدري قارمان قول زيلي لك كل تساوي داتن لا تندرم ولا بتشغلوا لاني بجمشت قارمان بقربانة دبر تهيا تنيا كنا بين بلا تقول تشدري حيلاني بب قول امننا وساري با دتمون لا تندرم ادو لجي قارمان یەکشتێنیە پێت دەرێم بەس تخوا ما بینی خۆمان بیتن بەتەمام ئەو شارە بێکجاری بەجی بێنم باشە دەچێت چێندە قارەبان دەمەوێ بچمە مووسێ بەس بینی خۆمان بێ ها لەکە کەس باز مەکە بە یەکجاری دەست بە مووسێ ئەدی ئەو پەنجاوەرەقەی خەیری قەردی کردە لە دوو گورە وانارم لێت خۆش بووم بەس بە مەرجەچی لەکە کەس باز نەکە کە ئەمن لە چێن دەنێمە و دەست بە چێن دەنێ باشە بەعد ناکە قەپاتیکە وەڵا ئەم بەبەیات جەتەلیدەم پەنجاوەرەقە هاتووە والله قچۆک